براني بريز خوشكاني بريز السلام عليكم ورحمة الله وبركاته. داوا كارم لخواي قورة بو خاطري اسمي أعظمي خواي قورة خوي رينماي مان بكا فضل مان لقلا بكات وامان ليبكا كلاي خوي قابيلي رضاي خواي پروردگار بين. أمرو أجر شيطاني غافلي كردبين بيشتر لويك إيما يكم روغي مسلمانان كقدسة داگیر کراوە سوکایەتی پێ ئەکرێت و سادە بۆ تۆ کە کەسێک دانیشێت بە تەوقیعێ بێوێت سێهەم شوێنی پیرۆزی مسلمانان بڕیاری لەسەر بدات. ترسم هەیە ئەگەر لێی بێدەنگ بین، ئەگەر دوعای خێر بۆ مسلمانان نەکەین، ئەگەر چی لە شەوێکی ئاوا هەر برایە هەر خوشکێ بە یەک کەلیمەش بێ بڵێن خوایە ئێمە لەگەڵ دینەکەی تۆین، ئێمە لەوانە نین خاکی مسلمانان بفرۆشین، ئێمە لەوانە نین لە خاکی مسلمانانە بێدەنگ بین. بەو ئومێدەی ئەگەر کەسێکیش لە دوورۆ مشارەکەمان بکە لە ئامینێک بۆ دوعاکەمان، دەنگێک بین لە دەنگی مسلمانان تەبەڕای خۆمان بکەین لەو زوڵمەی کە ئەکرێت و لەوانەی کە بیانوێ بە سادەی خاکی مسلمانان بەرن کە دڵنیابن خوای پەروەردگار دینی خۆی پارێزێ و سەریشیەخا. بەڵام ماوە تۆ سەرەوەی کام لە ئێمە وا ئەکەین کە دین ئەیەوێت. بۆیە ئەگەر برایە خوشکێک لەو ڕۆوە کە ئێمە سلسلەی باسمان گەشتێکە بە دنیای بەرزەخ و قەبر و سیرات و مەحشەر و عەرض، بەڵام ئەم جارە بە لەوەشێ ناڵێم بڵێم بەڵێ بە واجبی ئەزانم لە ڕێگەی هەمومانەوە من و ئێوەش دەنگمان بگاتە مسلمانان کە نەخێر مسلمان برای مسلمانی خۆی لەبیر ناکە، قودسیش لەبیر ناکات و ئەو مژدانەی کە ڕەسوول الله صلی الله علیه وسلم باسی کردووە دڵنیابن دێتە دی کە قودس ڕزگاری ئەبێت، قودسیش ئەبێتە پایتەختی مسلمانان، قودسیش ئەبێتە جێگای خەلیفەی مسلمانان. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بەڵێنی پێداین، شکمان لە بەڵێنەکانی پێغەمبەر نییە صلی الله علیه وسلم، بەڵام ئیلا ئەبێ خەڵکی خۆی بۆ دروست بێت کەسانێک من شانیان ئەو پاداشتە گەورە هەڵگرێت. بەڵام تا ئەو کاتەش ئەگەر ئینسان لە دووری شوە بێ بە تەنهاش بێت بڵێن خوای پەروەردگار ئێمەش دڵمان لەگەڵ مسلمانانە بووە، ئێمەش دوعامان لەگەڵ مسلمانانە بووە. بۆیە ئەو واجبە پێم خۆش بوو لە ڕێگەی ئێوەشەوە لە ڕێگەی خۆشمەوە هیچ نەبێت تەبەڕا بکەین لە زوڵمی یەهود و دار و دەستەکەی یەهود و ئەوانەی شوێن کەوتوی یەهودن. ئێمەش وەکو مسلمانی ئومێدیشم هەیە کە لە واجبە گەورەکان بێ کە جێبەجێکەین، ئێوەش دڵشتان پێ خۆش بێ لە کۆڕێکی ئاوا لە دانیشتنێکی ئاوا بەشداری بکەین. ئەگەر دەرسی ئەمڕۆژمان لە تەبیعەتی خۆی دەرچوو لە نیو سەعات زیاتر بوو داوای لێبوردنتان لێکەم چونکە بابەتەکە زۆر هەڵەگرێ. بەڵام ئەگەر ئێمە چەند دەقەیەک زیاتر کە خوای پەروەردگار بەهەشتی خۆی ئەفرۆشێت، بەڵام بۆ تاقمێکە کە صاحبی پارەی خۆی نەبێت، مڵکی خۆی نەبێت، صاحبی جسمی خۆیشی نەبێت. إن الله اشترى من المؤمنين أنفسهم وأموالهم بأن لهم الجنة. بەخوا ئەم نەفسەمان ئەگەڕێتەوە بۆ گڵۆ بێتە کرم، ماڵیشمان ماڵی ئێمە ئەوە ماڵی ئێمەیە کە پێش یەخەین بۆ قیامەتمان، ئەوەی ئەی خۆین لە بەری ئەەکەین ئەڕوا ماڵی ئێمە نییە، ماڵی حەقیقیەوە تا بێتە قەبرەکەت. قودس برا بە ڕێزەکانم خوشکەکانم، پێغەمبەران ڕوویان کردوتە قودس، بەیت المەقدس کە نوێژ فەرز بووە. ئەو 2 ساڵە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم تا هیجرەتی کردو و 6 مانگ پاش هیجرەتی پێغەمبەری خوا ڕووی کردوتە بەیت المەقدس، کەعبە لە پاڵیا بووە لە مەکە، ڕووی کردوتە بەیت المەقدس. ئەمە چیمان تێگەیەنێ؟ ئەوە تاکتاکی ئێمە سوجدە بۆ خوا بین. بەڵام پیرۆزترین کەس لەسەر ئەرزە ڕەسوول الله صلی الله علیه وسلم ئەوە ناو شوێنە پیرۆزە ڕووی کردوتە ئەوێ سوجدەی بۆ خوا بردووە بە ئەمری خوای پەروەردگار، سوجدەکە بۆ خوایە. بۆیە ئیبن عەباس فەرمێت پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم كان رسول الله صلى الله عليه وسلم يصلي وهو بمكة نحو بيت المقدس والكعبة بين يديه. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم نوێژی ئەکرد بۆ خوای پەروەردگار لە مەکە بوو، ڕووی ئەکردە بەیت المەقدس والكعبة بين يديه، کعبەش لە پاڵی بووە لە بەردەستیا بووە. وبعدما هاجر إلى المدينة 16 شهرا ثم صرف إلى الكعبة، بأمر إخوة روي شرخانت.
لپاش هجرت پیغمبری خوا صلی الله علیه وسلم چند ڕۆژ چەند مانگ نوێژی ڕووی کردووەتە بەیت المەقدس وەکو علمێک با بیزانین 6 مانگ لە پاش هجرەتی پیغمبری خوا صلی الله علیه وسلم کە لە مەکەوە شەوڕەوی ئەکات خوای پەروەردگار هێوا بۆ عەرزێکی مقدسی پیرۆز کە بەیت المەقدس ئەمە لە قورئانە تۆمار کراوە تا قیامەت مسلمانان لەبەری ئەکەن ئەی خوێننەوە تەفسیری باس ئەکەن لەبەر نوێژی ئەی خوێنن عیبادەتی پێ ئەکەن بۆ لەبەرەوەی لە دڵی تاکی مسلمانان پیاوان و ئافرەتان پیرۆزی ئەم شوێنە ثابت بێت کە ثابت بوو هەر یەک لە ئێمە توخوا برا بە ڕێزەکانم بستێ لە خاکی دایک و باوکمان بە میرات بۆمان بمێنێتەوە داگیری بکەن حەقێکمان لای کەسێک بێت $100 لای کەسێک بێت ئەو هەموو عاجزی و گلەی و لە بینی هاوڕێ و خزم و برا و هاو پیشە ئیشەکەن زۆری لەسەر پارە نییە پارەیەکت لەلایەتی و جاریوای داوایەکە و حەقی خۆتە باشە شوێنێکی پیرۆزی ئاوا خوا پیرۆزی کردبێت لە قورئانە باسی کردبێت ئێوە هەست ناکەن ئێمە کەم تەرخەمین لە دوعاکردن بۆ قودس لە هەموو غەمی ڕزگارکردنی قودس چکە ئێمە مسلمانین ئێمە شوێنکەوتین قورئانی بە هەموو فەخریەکۆ ئەڵێین ئەمە نامەی خوایە خەڵکی کەسە ئەوانەی کە شوێنکەوتوی ڕەسوڵ الله نین نامەکەیان ئەم قورئانیان بەرنامە نییە ئەوە ئاوێ ئاگامان لەمە بێت ئەمە فەخرێکی گەورەیە بۆ ئێمە دڵمان خۆش بێ وەڵام بڵێن خوایە بەردەوامیمان پێ ببەخشی ئیستیقامەمان پێ ببەخشی بۆ تۆ بێ خەڵکیە بۆ زەید و عەمری ئەکات بۆ بەرنامەی دنیایی ئەکات ئەمە فەضڵێکی گەورەیە زۆر خۆشحاڵ بووین بۆیە لێرە خەڵک پێشەواکەی هەر کەسێک بێدێت و ئەڕوات تۆ پێشەواکەت ڕەسوڵ اللهە تا ڕۆژی قیامەت لە هەموو سەر عەزەڵێ ئەشهەد ئەنە محەممەد ڕەسوڵ الله لە قیامەتە یەکەم کەسە شفاعەتی گەورەی ئەدرێتێ یەکەم کەسە ڕاتە سەر پردی سرات دوعا بۆ ئومەتەکە یەکات با لەوانە نەبین شوێنی دەستنوێژمان هەبێ بەڵام دوورمان خرێتەوە لە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بڵێن لە پاش تۆڵێ ئەمە ئومەتی منە دەستنوێژیان گرتووە دیارە نا لە پاش تۆ دینەکەیان گۆڕی شوێنی بەرنامەی ترکەوتن بۆیە لێرە خوای گەورە کە فەرمێ سبحان الذي أسرى بعبده ليلا من المسجد الحرام إلى المسجد الأقصى الذي باركنا حوله ئەو بەرەکەتە عولەما ئەفەرمون بەرەکەتی دینی پێغەمبەران ئێستا باسیەکەین ڕوویان کردووەتە ئەوێ پێغەمبەران حەزیان کردووە لەوێ وەفات بکەن بەڵگەکان دێڵەمەوە بۆ دوایی کەوا بوو لێرە ئەمە تێمانەگەێنێ مەسئولیەتی تاکی مسلمان بەخوا چۆن مەسئولین لە ماڵ و منداڵمان لە کار و کەسابەتمان لە پۆشاکمان لە خۆپاراستن لە سەرما و گەرمە مەسئولین بەرانبەر گەڕانەوەی قودس مەسئولیەتی شەرعی ئەگینا نەبووە ئومەتی محەممەد صلی الله علیه وسلم پێغەمبەری خوا ئەوەی پێبەخشێنراوە لە مەسیرەی مانگێکەوە هەیبەتیە بۆ دوژمن لێی ترساوە بەڵام ئێستا ئەبێت وەکو ڕەسوڵ الله فەرمیێ صلی الله علیه وسلم دوژمن دا ئەبارێتە سەر ئومەتەکەمە ڕۆژێک وەکو چۆن چڵێسێک دا ئەبارێتە سەر سفرەیە یان ئەمن قلة نحن يا رسول الله يومئذ أي الرسول لبر كميمان أو رجل فرمي لا بل أنتم كثير ولكنكم غثاء كغثاء السيل بو دينك ئەگینا خەڵکەکە بۆ عەشرەتەکەی تووڕا بێت بۆ کەسابەتەکەی تووڕا بێت شەو ناخەوێ سەفەرەکە بە مانگ ناگەڕێتەوە سەفەرەکە بە دوو مانگ ناگەڕێتەوە پشتەکە لە ماڵ و مناڵەکەی بۆ کەسابەتەکەی بەڵام ئایا بۆ خوای پەروەردگار چەند ئامادەیە کاتی ماڵی مناڵی خێزانی بەجێ بێڵێت ئافرەتەکە چەند قوبوڵەکە لە مێردەکەی ئەوەنە بۆ خوای گەورە ماڵ بەجێ بێڵێت بەڵام بۆ ئەویان دوعای خێری بۆکە کوڕەکانم بێدەنگ من باوکتان بۆ ئێوە هیلاکەکە کەسابەت بۆ ئێوە ئەکا ئەو کەسابەتیش ئەگەر بۆ خوا نەبێ هەر لەگەڵ دنیا کۆتایی بێدێت تا سەر قەبرەکە دێ خواحافیز بەڵام بۆ خوا بێت دێتە ناو قەبرەکە شۆتی فەعمالێکە کەوا بوو لێرە و مەسئولیەتێ بێ زۆر زۆر ئاگامان لێ بێت سێ مزگەوتەیە معلومی جەنابتانە کە ئەتوانی خۆتی بۆ کۆکەیتۆ خۆت ئامادە بکەیت سەفەری بۆ بکەیت جگەل لەو سێ مزگەوتەی مزگەوتەیەکە جائز نییە خۆت کۆکەیتۆ بە نیەتی عیبادەتکردن لەو شوێنە پێغەمبەری خوا فەرمیێ صلی الله عليه وسلم لا تشد الرحال إلا إلى 3 مساجد المسجد الحرام ومسجد الرسول صلى الله عليه وسلم ومسجد الأقصى لصحيح بخاري الرواية كراوة تشد الرحال يعني خۆ کۆکردنەوە ئادێ وڵا کاکانی سەر خەڵکێک خۆی پێ بەخشێت
ئەڵێ کاکە وەڵا ئەڕۆین بۆ حەج ئەڕۆین بۆ عومرە ئەزان کەسانی هەن ئەگەر نیەتیشیان پاک بێ تێنەگەشتون بەڵام کەسانی هەن نەخێر نەخۆشیە کاکە مەڕۆن بۆ عومرە پارەکە بدەرە کەسی ئەو کەسی ئەڕوا بۆ عومرە پارەکەشە داتە فەقیر بەڵام بۆ ڕەخنە ناگرن لەو کەسانەی کە پارەکە دەنە عارەق کێشە بۆ میلاتەکە دروستەکەن بۆ ڕەخنە لەو کەسانە ناگرن پارەی خەڵکی ئەخۆن بۆ ڕەخنە لەو کەسانە ناگرن پارەکە لە زیادە سەرفەکەن بینیتانە خەڵکی زۆر باسی ئەوانە بکات کابرا هیچ خێر ناکات بەس من ئاگام لێو کەسانەی کە سەرقاڵی ماڵی خوان بەخوا خەڵک پیان نازانێ لە ژێرە زۆر یارمەتی فەقیر و فوقەرا ئەدەن کەوا بۆ ئەو شتێ شوێنەی کە جائزە خۆتی بۆ کۆکەیت چونکە مزگەوتەکان هەمووی وەکو یەکن بەڵام ئەم سێ شوێنە وەکو یەک نییە نەخێر ئەم سێ شوێنە خۆت کۆ ئەەکەیتۆ بۆ سەفەر دوورەکەویتۆ بەچی بە نیەتی ئەجر و پاداشتیایە کە لە یەکێکیانە نوێژ 100,000 ڕکات کاتی تۆ ڕۆی بۆ کەعبە سەرەڕای ئەوەی پیرۆزی ئەو شوێنە هەر ڕکاتێکت 100,000 ڕکات لە سونەت بێ یا فەرض پاشان لە مەسجدی ڕەسوڵ الله صلی الله عليه وسلم 1000 نوێژە لە بەیت المەقدس 500 نوێژە ئەو شوێنە پیرۆزە دەمێکە داگیر کراوە ئیمامی عومەر ڕزگاری کرد ناوی کەوتە تاریخ صلاح الدین ڕزگاری کرد بزانم چی ناوێکێ هەموو کەس فەخری پێ کە بڵێ صلاح الدین لە ئێمەیە بەڵام ئێمە ئەبێت دڵمان لای بێ ئەبێت دوعای بۆ بکەین خەڵک شەڕی دینمان لەگەڵا ئەکات بەڵام بە سیاست قسە بە ئیسلام ئەڵێ و ناوی ناوە ئیرهاب دیفاع لە یەهود دەکات لە پایتەختی وڵاتانی تۆ تەوقیعەکەن وەڵا قودس بدرێ بە یەهود پێسەی شەر داگیر کراوە ئەوەشیش لە مەسەلەکە ناگۆڕێ بەڵام دڵی من و تۆ نابێت لەو حاڵەتە نییە گڕی تێبەر نەبێت و دەست بەرز نەکاتەوە بڵێ خوایە تۆڵەیان لێ بسێنی خوایە دینەکەی خۆت سەرخەی خوایە مسلمانان بکەی بە یەک خوایە لەوانەمان نەگێڕی کە ئێمە هەموو غەممان بۆ دنیا بێت